لە ئێستا من لە ناوێکێک لە گەورەترین پڕوردەکارترین مۆدێلەکانی ئەندامێکی لەشی مرۆڤم کۆڵۆنی زەبەلاحی ڕێگەگرتنا لە شەرپەنجە و ئەگەر ویستوتە بزانی کە شەرپەنجەی کۆڵۆن نەخۆشە باوەکانی تری کۆڵۆن چۆنن ئەوە بە شێوەیەکی گەورە نیشانتان ئەدرێت بە شێوەیەک سەیرینەوەی مرۆڤەکەن کە پێشتر نەتبینی بێت لە هیچ کەم لە بەرنامەکانی ئێمەیە فەرموون ئەمڕۆ بیبینن. ئەمڕۆ لە زنجیرەیەکی نوێی دکتۆرەکانە ئەزانیت ئەگەر کۆڵۆن تەندروست بێت لەوانەیە وانە بێت. هەموو ڕۆژێ کۆڵۆنێکی گەورە نایەنرێت بۆ بەرنامەکەمان. ئەوەی پێویستە فێری بیت هەروەها وەڵامی پرسیارێک کە لەوانەیە شەرم کەیت لەکردنی. نووسراوێکم خوێندەوە لەسەر ڕۆژنامەکە کەوا گەشتنە کۆتایی 3 کەس بۆ ماوەیە. ئەمە ڕاستە. جینەکانی لەشمان وەک نەخشەی ڕێگاون ئەگەری ڕوودانی هەموو شتێک هەیە و ئەکرێتە ستەوەر بیت بۆ مناڵەکەت ئەگەر ژنان بەپێی پێویستیان نەبێت کە دوای مناڵبوون ڕووبات. لە زنجیرەیەکی نوێی دکتۆرەکانە کە پسپۆڕەکان بە شاشەی تەلەڤیزیۆنە بینن.